ناوەندی ڕۆشنبیری ئەندێشە دوای 6 ساڵ لە دامەزراندنی ڕایدەگەێنێت ئەگەر هاوکاری و دەستگیرۆیان نەکرێت ناوەندەکەیان دادەخەن و ماوەی مانگێکی چاوەڕوان دەبن و مۆڵەت دەدەنە ئەو کەسولانانەی دەیانەوێت هاوکاریان بن. بەرپرسانی ناوەندی ئەندێشە ئاماژە بۆ ئەوەش دەکەن هۆکاری سەرەکی بڕیاری داخستنی ناوەندەکە پەیوەندی بە بڕیاری دادگا و دۆڕاندنی 200 ملیۆن دینارەکەوە نییە. ئێمە بڕیارمان ناوە دایخین ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئەو هاوڕێیانەمان کە هەیە تەمان ئێمە لەوەتێ هەیە پشت بە خوێنەر ئەبەستین و لە داهاتووشا ئەگەر بمێنێنەوە هەر پشت بە خوێنەر ئەبەستین ئەکەوێتەوە سەر ئەو پێشوازی کە چۆن ئەکرێت لەوەی کە یارمەتی ئەندێشە بدرێ بە کڕینی کتێب هەر کەسێک بتوانێت ئەندێشە بە ڕێکوپێکی بەڕێوە بەرێت ئێمە ئامادەین بیدەینێ بەڵام تەنها یەک مەرجمانێ ئێمە بە هیچ شێوەیەک نایدەین بە هیچ حزبێکی سیاسی چونکە ئەو شتەی ئێمە دروستمان کۆ لەسەر دوو پرەنسی بەڕێوە ڕۆیشتووە یەکەم مداخلەی سیاست ناکە بە هیچ شێوەیەک دووەم مداخلەی دین ناکە بە هیچ شێوەیەک ئەم بڕیارەی ئێمە هیچ پەیوەندێکی بەوە نییە و دادگاش بڕیاری نەداوە کە ئایا ئەندێشە دۆڕاوە لەو داوایە یان نەدۆڕاوە. ئەو کەسانەی ڕوو لەو ناوەندە دەکەن پەرێشانن لە بڕیاری داخستنی ئەندێشە و پێیان وایە بۆشاییەک لە کتێبخانەی کوردیدا دروست دەبێت لەگەڵ ئەوەشدان بە هەموو لایەک ناوەندەکە لەو قەیران و دارایی تێیدایە ڕزگاری بکەن. لە دەستدانی ناوەندی ئەندێشە کلێنێکی گەورە ئەخاتە ناو ڕۆشنبیری کوردیەوە بەو پێی کە لە ئێستادا هیچ ناوەندێکی تر نییە بتوانێت جێگەی بگرێتەوە بۆ شاری سلێمانی ئەبێتە هۆی لەکەیەشی گەورە بەو پێی کە شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری ناسراوە بەڵام تۆ ناوەندێکی ڕۆشنبیری گەورە داخرێ کەواتە بەشێک لە ناسنامەی ڕۆشنبیری کەمە بێتەوە یا بڵێن نایمێنێت. کەوتنی کتێبخانە یعنی کەوتنی چەمچی ئەخلاق لای تاک چکە بەجددی کتێب عنی هەموو پرسیارەکانی لایە هەموو وەڵامەکانی لایە کتێب توانی یەک دنیا شۆڕشی گەورە دروستکات شۆڕشی فەڕەنسا شەڕی ناوخۆی ئیسپانیا. لە سەرەتای دامەزراندنیەوە ئەندێشە 314 کتێبی بەچاپ گەیاندووە و زیاتر لە 100,000 کتێبی بە هەموو زمانەکان تێدایە. ئێستا ئەندێشە زیاد لە 100,000 دۆلار قەرزارە و نرخی سەرجەم کتێبەکانیشی بە 1 ملیۆن دۆلار مەزەندە دەکرێت. بەرپرسی ناوەندەکە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە ئەگەر تا وادەیەکی دیاری کراو ئەو پارسەنگە ڕاز نەکرێتەوە دەست دەکەن بە هەڕاجکردنی کتێب و کەلوپەلەکانیان. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.